الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، جەژنی قوربانی پڕ بەرەکەتتان لێ پیرۆز بێ. داواکارم لە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا کە هاوکار و پشتیوانمان بێ هەمیشە و هەموو کات و ساتێ لە هەموو زەمان و زەمینێکدا. ئەم سێ دوعایە دەکەین پەروەردگارە لەم بەرە بەیانی جەژنی پڕ بەرەکەتی قورباندا ئەم بەرەکەتی قوربانیەمان لێ قبوڵکەی، جەژنەکەمان لێ پیرۆزکەی. لەگەڵ موسڵمانانە سێ داواکاریت عەرز دەکەین ئەی خوای پەروەردگار. یەکەم، هاوکارمان بی قوربانی بکەین. قوربانی مەبەستم بە هەموو شێوەکانی قوربانیکردنە بۆ نزیک بوونەوەمان لە خوای پەروەردگار. دووەم، خوای پەروەردگار بمان پارێزی لەوەی کەسانێکی بێدین، چونکە بێدینێک هەیە زەرەری بەس بۆ خۆی بۆ قیامەتی خۆی هەیە. داوات لێ دەکەم بمان پارێزی لەو بێدینانەی کەوا دین دزی فێڵبازی زۆرزانی بێویژدانن. دەیانەوێت بمانکەن بە قوربانی بەرژەوەندی و پلە و پارە و پاروی خۆیان، چونکە لەم زەمان و زەمینەدا لە پێشتر و لە ئێستادا و بە دڵنیاییەوە لە داهاتووشدا ئەو بێدینە بێویژدانە دین دزانە زۆر کەسیان کردە قوربانی خۆیان. ئەوانەش کە کران بە قوربانی خەسیرە الدونیا والآخرە بوون. خوایە لەوانە بمان پارێزی. سێم، خوایە دڵ و دەروون و زمانمان کردەوەکانمان خاوێنکەی کەس بەهۆی ئێمەوە نەبوو بێ بە قوربانی. چونکە خەڵکانێکمان هەن ئێستا لە جەژنی قوربانە ئەبێ بڕۆن ئەگەر ڕاستەقینە قسە بکەین دەرگا بە دەرگا بگەڕێن، ماڵ بە ماڵ بگەڕێن، گردنی خۆیان بە خەڵک ئازادکەن و مافی خەڵک بدەنەوە، چونکە خەڵکێک بۆتە قوربانی دەستی ئەوان، زمانی ئەوان، کردەوەی پیسی ئەوان. بەڕێزان، وشەی قوربانی وشەیەکی قورئانیە. کوردی موسڵمانی خۆمان زۆر جوان وەریگرتووە کە دەڵێ قوربانی وشەیەکی قورئانیە. لە دوو شوێنی قورئانە ئەم وشەیە هاتووە. لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 22 ئیذ قەڕەبا قوربانًا، لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 183 دەفەرمێ بیقوربانین. ئامانجی بنەڕەتی لە قوربانی ئەوەیە لە خوای پەروەردگار نزیک ببینەوە بەسەربڕینی ئەو حەیوانی قوربانیە. قوربانیش کاتێ لە خوان نزیک دەکاتەوە قبوڵە لێت کە دوو مەرجی تێدا بێ. زۆر ئاگادار بن. زۆر لە موسڵمانان پرسیارمان لێ دەکەن مامۆستا حەیوانی قوربانیەکەم ئاوا بێ و ئاوا بێ. لەوانە زۆر گرنگتر ئاگاد لێ بێ قوربانی بەم دوو مەرجە قبوڵە لای خوای پەروەردگار. یەکەم، تەنها نێتت ڕەزامەندی خوا بێ، نەک پەنا بە خوای پەروەردگار خۆ دەرخستن. پەروەردگار لە سوورەتی ئەلحەج ئایەتی 37 دەفەرمێ لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم. ئەگەر ئەو ئاژەڵەی سەری دەبڕی 200 کیلۆ گۆشتی هەبێ، چەند تەشتی گەورە خوێنی لەبەر بڕوە، ئەمانە هیچی ناگەن بە خوای پەروەردگار و خوا تەماشای ئەوانە ناکە. ئەوەی کەوا گرنگە لای پەروەردگار تەقوای ناو دڵەکەتە. چەندە دەتەوێت بۆ قوربانیە لە خوای پەروەردگاری خۆت نزیک بی، بۆیە ئاگال لە نێتی ناو دڵەکەت بێ. دووەمیان، ئەو کەسەی کەوا قوربانی بەخشە، ئاژەڵی قوربانیەکەی کڕیەوە دەیکا بە قوربانی، ضرورە و پێویستە و مەرجە نوێژ خوێن بێ. خەڵکێک هەیە قوربانی دەکا بەڵام ساردە نوێژە یان تەرکە نوێژە، لە پێش قوربانیەکەوە دەبێ ئاگاد لە نوێژەکەت بێ. هەروەها مەرجە بە غەیری ئیسلام بۆ ژیان ڕازی نەبی. خەڵکێک هەیە هەموو ژیانی بۆ دژایەتی ئیسلام بەسەر بردووە، کەچی لە جەژنی قوربانی شابینین قوربانی دەکا. قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. لسورة الأنعام آيات 162 دا پروردگار ئەمانەی هەموو بە یەکەوە هێناون.
نوێژەکەت قوربانیەکەت ژیانەکەت مردنەکەت لله تەنها تایبەت بێ بە ئەڵڵاه سوبحانەه وتەعالە. کەواتە ئەو کەسەی کەوا قوربانی سەردەبڕێ قوربانی دەکا ئاژەڵێک دەکاتە قوربانی ئەبێ ئەهلی نوێژ بێ ئەبێ نوێژ خوێن بێ. هەتا عولەما دەفەرمون ئەبێ قەسابەکەش ئەوەی کەوا سەری دەبڕێ سەربڕەکە ئەویش ئەهلی نوێژ بێ دەست بەدەست نوێژ بێ ئەهلی قیبلە بێ نوێژ نەکەر نەبێ. ومەحیای ومەماتی ئەبێ بە بەرنامەی ئیسلام ڕازی بی. بەرنامەی ئیسلام بەڕێزان هەر جومعە و جەماعەت نییە هەر ئەم نوێژی جەژنە نییە. بەرنامە گشتیەکەی ئیسلام دووشتە بۆ مرۆڤایەتی. یەکەم پاراستنی شکۆی مرۆڤ، دووەم چەسپاندنی دادپەروەری لە کۆمەڵگادا لە ناو خەڵکدا. کەواتە هەر کەسێک شکۆی مرۆڤەکانی شکاند بە هەر شێوەیەکی شکاندنی مرۆڤ بێ و هەر کەسێک ستەمی هێنا و دادپەروەری لە کۆمەڵگادا لابرد ئەوە نابێت لەگەڵی بی. بەڵام تۆ موچەی بندیواری ئەو وەردەگری و لەولاوە بەو موچەیە کۆت کردوێتەوە قوربانی دەکەی ئەوە عایدی خوایە، بەڵام بە خۆدا چوونەوەی خۆتی دەبێت ئاگاد لە خۆت بێ. بەڵێ قوربانیکردن تەنها هەر حەیوان سەربڕین و گۆشت بەخشین و گۆشت خواردنی چوار ڕۆژی جەژنی قوربان نییە، بەڵکو لە خوا نزیک بوونەوەیە. لە کاتی سەربڕینی حەیوانەکەدا دەڵێ ئەڵڵاه ئەکبەر، یعنی خوایە پەنام بۆ هێنای وەرم بگرە بە عەبدی ساڵحی خۆت. لە سوڕەتی ئەننەمل ئاەتی 19 هاتووە وەئەدخیلنی بڕەحمەتیکە فی عیبادیکە الصالیحین. خوایە بمخەرە بە ڕەحمەتی خۆت بمخەرە ڕیزی کاروانی ساڵحانەوە. سەیری وردەکانی قورئان کەن وەئەدخیلنی، خوایە ئەم کاروانە هەیە بوونی هەیە. هەزاران پێغەمبەری خوای تێدایە و سەرقافڵەکەی پێغەمبەری خاتەم محەممەدە صلی الله عليه وسلم. وادخیلنی خوایە بمخەنەو ئەو ڕیزەوە بەکردەوەی خۆم نەوەڵڵا بڕەحمەتیکە، خوایە بە ڕەحمەتیت خۆت بە میهرەبانی خۆت. کەواتە نەچی بەکردەوەکانت بنازی وابزانێگە حیوانێکی قوربانیت کرد ئیتر ئەوە تەواو تۆ بەرماڵت بەسەر ئاوا دەڕوە. هەمیشە بڵێ بڕەحمەتیکە، خوایە بە میهرەبانی خۆت، خوایە بە ڕەحمی خۆت لێم خۆش بە، خوایە بە ڕەحمی خۆت بم پە کاروانی ساڵحانەوە، خوایە بە ڕەحمی خۆت بم کە بە ئەهلی بەهەشت. بەخوا من ئەو کردەوانەی کەوا کردو من شایانی هیچ شتێک نین لە حزوری جەنابدای خوای پەروەردگار. بێڕەحمەتیکە بە میهرەبانی خۆت فی عیبادیکە، خوایە بمخەنە و ڕیزەکەوە عیبادیکە الصالیحین. نەک ئەو کەسانێکمان هەن قوربانیش دەکەن موسڵمانیشن جاریوە بانخوازیشن بۆ دینی خوا، پەنا بەخوا ئەوەندە لە خۆیان بایی بوون وا دەزانن موسڵمان تەنها ئەوە بەخوا هەیە بەس خۆی پێ موسڵمانە، هەیە لەم سەرزەوێدا خۆی و چەند کەسێکی پێ موسڵمانن. ئێستاوانە هەن هەیە بەس گروپەکەی خۆی پێ موسڵمانە، هەیە بەس تاقمەکەی و حیزبەکەی خۆی پێ موسڵمانە، ئەوەی تری هەموو پێ کافرە. تۆی مسلمان دەڵێ فی عیبادیکە، خوایە من یەکێکم لە عەبدەکان، ئەوی شایانی ئەو چوونە ناو ڕیزی ئیماندارە ساڵحانەوە نیم ئیلا بڕەحمەتیک، بە ڕەحمەتی تۆ نەبێ. بۆیە قوربانیش کە دەڵێ ئەڵڵاه ئەکبەر داوا دەکەی خوای پەروەردگار لە خۆتم نزیک بکەوە. دەی ئێمە هەمیشە دەبێ هەر هاوار بۆ خوا بەرین، لە دڵتەنگیدا هەر دەڵێ یا ئەڵڵاه، لە نائومێدی و پێشچاو تاریک بوون و هەستکردن بە داڕوخاندا هەر هاوار دەکەین یا ئەڵڵاه. کە دەترازین و گوناهێک تاوانێک ئەنجام دەدەین هەر بە یا ئەڵڵاه داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگاری خۆمان دەکەین. لە کاتی نەخۆشیدا کە پزیشکەکان نائومێد دەبن و دەستەوسان لە چارەسەرمان هەر بە دڵ و بەکوڵ هاوار دەکەین یا ئەڵڵاه. دەیوەرە بۆ ئەوەی هەمیشە لە خوا نزیک بی و خوا وڵامت بداتەوە لە کاتی تەنگانەدا، ئێستا لە کاتی خۆشی و فەرەحی و هەبوونی داڕوو لە خوا بە. تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة. لە کاتی خۆشیدا ڕوو لە خوا بە، لە کاتی تەنگانەدا دێت بە هانا و هاوارتەوە. بەڵام زۆر بەمان مسلمانان بەداخەوە لە کاتی پرسەدا، لە کاتی لەدەستدانی ئازیزێکدا، لە کاتی دڵتەنگیدا، لە کاتی قەرزاریدا، لە کاتی شکستی مادیدا، لە کاتی گرفت و ناڕەحەتیدا، لە کاتی نەخۆشیدا دەستمان بە زیکرە، پەنجەکانمان زیکر دەکات، تەسبیحەکەمان بەدەستەوەیە، لە مزگەوتا ئامادەین بە کوڵ دوعا دەکەین. بەڵام ئەگەر ئاهەنگی بوو گواستنەوە بوو، ئەگەر ژنمارەکردن بوو، ئەگەر داوەت و خۆشی بوو، ئەگەر سەیران و سەفا بوو، بەداخەوە مەگەر دەگمەن نەبێ خەڵک خوای لێبیر نییە.
هەر دەڵێ دینی خوا بۆ ئەو کاتانە نەهاتووە نابە پێچەوانەوە ئەگەر دەتەوێت لە تەنگانەدا ئەڵڵا وەڵامت بداتەوە تۆ لە کاتی خۆشی و فەرەحیدا ئەڵڵا بناسە و بانگەوازەکەی جێبەجێ بکە و فەرمانەکانی مەشکێنە وەکو یونس بە فەلەولا ئەنەه کان من المسبحین لەلەبث في بطنه إلى يوم يبعثون لە سوورەتی ئەسافاتە پەروەردگار لە ئاەتی 143 و 144 بەسەرهاتی یونس پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ بۆمان دەژێڕێتەوە کاتێک کە یونس دەچێتە ناو سکینە هەنگەوە لەواتێ مێژووی مرۆڤایەتی جارێک ئەمە دووبارە نەبێتەوە بەڵام بۆچی هەموو ڕۆژێ من و تۆ لە قورئانە دەیخوێنینەوە خوای پەروەردگار بە من و بە تۆش دەفەرمێ ئەم قورئانە ئەم بەسەرهاتی پێغەمبەرانە سەلامی خوا لە هەمویان بێ بەتایبەت پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم ئاگادار بە ئەوانە پێشەنگن بۆ تۆ ئەوانە مامۆستای تۆن تۆ ژیان لەوانەوە فێر بە چۆن یونس لە ناو کەشتێکەدا کاتێک کە قورعە کرا بۆ ئەوەی کەشتێکە ڕزگار بێ یەکیان فڕێدەنە ئاوەکەەوە و هەمووان سەلامەت بن ناوەکەی ئەو دەرچوو چەندە دڵتەنگ بوو کە ناوی ئەو دەرچوو گیانی کەوتە مەترسیەوە بەڵام عاقیبەتی بەخێر گەڕا زۆر جار تۆش لە قورعەی ژیانە دەکەوێ ڕووداوێکەوە زۆر پێی دڵتەنگی بەڵام بەخوا ئەو سەری بۆ تۆ خێرە ئەو سەرەکی خێرە خوا تۆی خۆش دەوێ بۆیە دەتخاتە ئەو تنگانەیەوە بەڵام چی فریا یونس کەوت لە بەطنی حوتە لە ناو سکینە هەنگەکەیە ئەنەه کانە لە پێشترە لە کاتی فەرەحیدا لەسەر زەویدا لە کاتی ڕووناچی و خۆشیدا لە ناو قەوم و کەس و کاری خۆیدا من المسبحین زۆر زیکری خوای دەکرد زۆر دەیگوت سبحان الله زۆر یادی خوای دەکرد و خوای پەروەردگاری بە پاک ڕادەگرت ئەو سکی هەنە هەنگا بۆ ئێمە چییە تۆڵی خوامە قەت ناچمە ناو سکینە هەنگەوە ڕاستە ناچی بەڵام سکینە هەنگی هەر یەکێک لە ئێمە بریتە لە دڵتەنگی لە خەم لە کێشەی زۆری ژیان کە دنیا لەبەر تاریک دەبێ بەخوا وەکو تاریکایی ناو دەریاکە و تاریکایی شەوەکە و تاریکایی ناوسکینە هەنگەکە حوتەکە ئاوا تاریکایی زۆر جا دەوری ژیانی هەر یەکێک لە ئێمە دەدا بۆ ئەوەی کەوا بەردەوام پەروەردگار لە تنگانەدا فریامان کەوێ تۆ لە ئاشتیدا لە خۆشیدا کانە من المسبحین بۆیە مسلمانی بەڕێز خوشک و برای ئیماندارم لە جەژنی پڕبەرەکەتی قوربانە بیری خۆم و ئێوەی بەڕێزی دەخەمەوە وەرە تا ساغی تا هەبووی تا دڵخۆشی تا دەورت قەڵەباڵغا تا قسەت دەڕوا هەتانە بە یەک تەلەفۆن دەتوانێت کاروباری کەسانێک ڕاییکە وەرە ئەم دوو کارە بکە دڵنیابە خوش دووشتت بۆ دەکا یەکەم لە خۆی نزیک دەکاتەوە دەبی بە نزیکانی خوا دووەم لە تەنگانەدا خوش فریاد دەکەوێت قورئان دەفەرمێ فەصەلی لڕەبیکە وەنحەڕ وەرە نوێش بکە و قوربانی بکە وەسجود وەقتەریب ئەتەوێت لە خوا نزیک بی هەر زۆر ڕێگای دووری ناوێ ئەم لاولای ناوێ وەرە بە دڵ سوزدەیەکی بەحەق بۆ خوا بەرە لە ماڵ بێ لە مزگەوت بێ لە دەشت بێ لە سەیران بێ لە هەر شوێنێک بێ وەسجود وەقتەریب سوزدە بۆ خوا بەرە و لە خوا نزیکی زۆر ئاسانە کارەکە هیچ قورسایی تێدا نییە ئەتەوێت لە خوا نزیک بی لە ڕێگەی نوێشکردنەوە لە نوێژە سوزدە هەیە سوزدە بەرە بۆ خوای پەروەردگار دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی عندما یەشرق الصباح ئەڵێ ئافرەتێکی ئیمانداری بەڕێز دوو منداڵی هەبوون یەکیان 2 ساڵە گەورەتر بوو لەوەی تریان زیاتر فامی کرد بۆ عەقڵی بە دنیا دەشکا منداڵە بچووکەکەیان کوڕە بچووکەکەیان کە دایکی نوێژی دەکرد لە ماڵەوە قسەی لەگەڵ داکی دەکرد دایەکیان برسیمە دایەکیان خواردن دایەکیان زوو تەواو بە ئەڵە برا گەورەکەی پێیوت دایکەکە دیارە بۆ دکتۆری جێڕاوەتەوە برا گەورەکەی پێیوت چۆن دەتوانی قسە بە 2 کەس ببڕی کە بەیەکەوە قسە دەکەن مناڵە بچووکەکە برا بچووکەکە وتی کوا دایکم لەگەڵ چێ قسە دەکا قسەکانم پێ نەبڕیوە وتی با دایکم کە نوێژ دەکات لەگەڵ خوا قسە دەکا لەگەڵ خوا قسە دەکا دایکەکە دڵێ وەڵڵاهی دوای سەلامدانەوەی نوێژەکە ماوەیەکی زۆر ئەو قسەیە بەردەوام بە مێشکما دەهات وەڵڵاهی ڕاست دەکەم من چەند ساڵە نوێژ دەکەم جاری وا بیرم لەوە نەکردوێتەوە لە نوێژە لەگەڵ خوادا قسە دەکەم بۆیە دروست نییە وەڵامی خەڵک بدەیتەوە قسە بکەی لە نوێژایان خەڵک قسە لەگەڵ بکە چونکە تۆ لە حوزوری خوادا قسە دەکەی دەوەرە ئەگەر دەتەوێت لە خوا نزیک بی ئەهلی نوێژ بە دووەمیان وەنحەڕ زۆر قوربانی بکە قوربانی بەڕێزان ساڵی 1 جار بیرمان دەخاتەوە
کە لە یادن نەچێتەوە بۆ یان زەمانگەکەی تر قوربانی خۆت نزیککردنەوەی لە خوای پەروەردگار لە جەژنی قوربانە بە حەیوانی قوربانی لە مانگەکانی ترا بە ئەنواع شێوازی قوربانی بەختەوەر خۆشبەخت ئەو کەسەیە کە لەگەڵ خوادایە لەو بەختەوەرتر و خۆشبەختتر ئەو کەسەیە خوای لەگەڵدایە إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون سورة النحل آيات 128 سيري ورديكاني قرآن كان إن الله مع الذين آمنوا الله سبحانه وتعالى بدلنياية ودلنيابا مع الذين خوي لقل أو كساني كدو صفتيان هي اتقوا إن الله مع الذين اتقوا أواني أهل تقوان دوم والذين هم محسنون أواني كواتشاك كارن تقوى شيا تقوى أويا تنها لبرخوا وازل لقناهك لتاوانك هناوا كزاني وتكز ناد بيني واتا شرم لە کەس نەکردووە جاری وایە گوناهێک ناکەی تاوانێک ناکەی شەرم دەتگرێ کەسێک باوکت دایکت برایەکت خزمێکت کەسێکت ڕیشسپیەک دیارە شەرمی لێ دەکەی بەڵام لەو کاتەدا وازن لە گوناه و تاوانەکە هێناوە کەس نادبینێت تا شەرمی لێ بکەی کامیرایەکت بەسەرەوە نییە تەسویرت کا وێنەکانت بگرێ بڵێ دەبێتە بەڵگە لەسەرم لێپرسینەوە نییە ئەو حکومەتەی تۆ تێدا کار دەکەی گەندەڵترین حکومەتی سەرزەویە لەبەرەوە هیچ منەتێک نییە بە لێپرسینەوەی دەستگاکانی حکومەتیش بەڵام وتوتە فەئەین الله ئەی خوا ئاخر خۆخوا ئاگەی لێمە خۆخوا دەمبینێ بۆیە چۆن لە قوربانیەکەتدا کە پارەش لە کەس وەرناگری ئاخر پارە لە کەس وەرناگیرێ لە قوربانیدا تۆ گۆشت بۆ خەڵک دەبێ خۆپاری لە داوا ناکەی خۆ گۆشت فرۆژنی تۆ پارەش لە کەس وەرناگری بەدەستی خۆت ماڵی خۆت دەبەخشی هیچ کامیرەیەک چاودێر نییە بەسەرتەوە شەرم لە کەس ناکەی بەوان بە وردی دەڕوانی پرسیاری ئەم مامۆستا ئەو مامۆستا دەکەی ئایا حەیوانی قوربانیەکەت بچووکترین غەشی تێدا بێ قبوڵە مامۆستاکەڵێ نەخێن نابێ بالوکەی پێوە بێ نابێت دانی کەوت بێ نابێت گوێی بڕدرابێ نابێت کلچی بڕدرابێ کۆمەڵە مواسەفات کە مامۆستایانی ئاینی باسییان کردووە نابێت شەل بێ نابێت کوێر بێ نابێت گەڕ و گول بێ نابێت برینی بەلاشەوە بێ نابێت ئەوەندە لاواز بێ کاری کردبێتە سەر گۆشتەکەی کە لە فەرمودەدا هاتوون ئەمە تەماشاکە بە وردی دەڕوانی حیوانی قوربانیەکە لێ قبوڵ کرێ لە کاتێکە بە پارەی خۆت کڕیوتە گۆشتەکەش بەدەستی خۆت بۆ ماڵەکان دەبەی تەنها لەبەر ئەڵڵاش ئەمە دەکەی دەی وەڵڵاهی دەبێت لە مامەڵە و کڕین و فرۆشتن و قەرزدان و قەرزدانەوە و کارکردن لە فەرمانگەدا ئاوا لە غەشی زۆر وردی نەبینراویش خۆت پارێزی ئەمجا دیارە لە قوربانی گەیشتووی دووەم والذین هم محسنون ئەگەر دەتەوێت خوا لەگەڵت بێ چونکە بەڵێنی خوا إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون ئەگەر دەتەوێت خوا لەگەڵت بێ و چاودێر بێ و هاوکارت بێ و یارمەتی دەرێ و پارێزەرت بێ وەرە لە چاکەکاران بە بەخوا قوربانیکردنەکەت بە دڵخۆشیەوە بکە گۆشت بەخشینەکەت بە دڵخۆشیەوە جێبەجێ بکە بیدە بە موسڵمانان بە دۆستان بە خزمان بە برادەرانت یەک لەسەر سێشی دەتوانی بۆ ماڵ و منداڵی خۆت بجێڕیتەوە و خۆت و ماڵ و منداڵی پێ دڵخۆشکەی بە قوربانی دەچێ ڕیزی ئەلموحسینین چاکەکارانەوە دەی دڵت خۆش بێ ئەگەر لە چاکەکاران بووی هەموو ئاواتی ئینسان ئەوەیە لەگەڵ خوا بێ خوا دەفەرمێ ئەمجا من لەگەڵتام ئای لەو بەختەوەریە ئومێدەوارم جەژنی قوربانی پڕبەرەکەت و بەخشش خوای پەروەردگار بیکا بەمایی نزیک بوونەوەمان لە خۆی بەختەوەری ئەوەیە لە خۆ نزیک بی ئەمڕۆ خەڵک چەند هەوڵ دەدات چەند محاولە دەکا چەند خۆی جاری وا هەیە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا کەسایەتی خۆی دێنێتە خوارەوە بەس لە کەسێکی پلەداری وڵات لە دەوڵەمەندێک نزیک بێتەوە دەتخوا حیڤنێتەوە خوات هەبێ چاول لە غەیری خوا بێ وەرە با لە خوا نزیک ببینەوە جەژنی قوربان جەژنی خۆ نزیککردنەوەیە لە خوای پەروەردگار جەژنی ئەوەیە فرسەتێکمان لەبەر دەستایە بیکەین بە مایەی ئەوەی خوا لەگەڵماندا بێ لە ڕیزی إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون خۆمان تۆمارکەین یا الله جەژنمان پڕ خێر و بەرەکەت کەی جەژنەکەمان لێ پیرۆزکەی جەژنی پڕ بەرەکەتی قوربان لە کوردانی موسڵمان لە باشووری کوردستان لە پارچەکانی تری کوردستان لە هەموو موسڵمانانی جیهان یا الله پیرۆزکەی پڕ بەرەکەتی کەی یا ڕەبی خوای پەروەردگار بمان پارێزی لەوەی بێدینانی بێویژدانی دین دەست یا ڕەبی خوا نەمانکەن بە قوربانی
یا ڕەبی خوا زۆر جار ئەم میلەتی کوردە کرا بە قوربانی هیچی تر نەکرێن بە قوربانی نەکرێن بە قوربانی ئەم گەندەڵانەی ناو خۆمان نەکرێن بە قوربانی دەستی کەسانی بێویژدانی بێدینی دەرەکی یا ڕەبی خوا دەرگایەکی ڕەحمەت لەم میلەتی کوردی موسڵمانە بکەیتەوە بە ئاواتەکانی خۆمان بگەێنی یا ڕەبی خوا لەژێر سایەی ئیسلامدا بەختەوەرمانکەی یا الله لەم کاتە پیرۆزەدا لەگەڵ ئەم دەستە بەدەست نوێژانەدا لەگەڵ بیسەران و بینەرانی ئەم وتارە ڕاستە و خۆیەدا کە لە ماڵی خۆمانە وتارەکە پێشکەش دەکەین و مزگەوتیان لێ قەدەغە کردوین داوا لێ دەکەم یا الله دەرگای ڕەحمەتمان لێ بکەیتەوە یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەیت دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی قوربانیەکەمان لێ قبوڵکەی یا ڕەبی خوا هەر کەس قوربانی کردووە لێ قبوڵکەی هەر کەس لەبەر هەژاری و نەداری و دەستکورتی دڵی بە کوڵە و چاوی بە فرمێسکە کە نەیتوانی تەنانەت ئاژەڵێکی حیوانێک بکا بە قوربانی لەبەر دەستەنگی یا ڕەبی خوا دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیتەوە دەرگای ڕزق و ڕۆزی فراوانی حەڵاڵ لە هەموو لایەکمان بکەیتەوە یا ڕەبی خوا محتاجی دەستی عەبدەکانمان نەکەی محتاجی دەستی نامردانمان نەکەی یا الله هەموو پێویستیەکانمان خۆت بۆمان جێبەجێکەی تەنها ڕوومان لە تۆیە و تۆش لەگەڵمان بی آمین 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 والحمد لله رب العالمين